درێژی کارە چالاکیەکانی ڕێکخراوی کوردستان بۆ هەمان کە ڕێکخراوێکە بە هاوکاری ئانشانسی ئەمریکی NED کار دەکات لە درێژی کارە چالاکیەکانیانە بەداداچوون دەکەن بۆ لیژنەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها ئەندامانی پەرلەمانی عێراق دیارە لە هەفتی ڕابردوو لە ڕۆژەکانی ڕابردووە لە هەر جارە و لەسەر بابەتێک بەدواداچوونیان کردووە و ئێمە ئەم بەدواداچوونانە لە دوای چاوپێکەوتنەکانی لەگەڵ بە ئامادەبوونی ئەمڕۆ سەرۆکی لیژنەی تەندروستی و ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرۆکی لیژنەی پلاندانان ئەمانە وجودیان هەیە لە گفتوگۆکراوەکەدا و چەندین فەرمانگەی حکومی دام و دەستگا حکومەکانمان بانکێش کردو و وجودیان هەیە دیارە وەکو ئەبینن ئێستا ژینگەشتێکی زۆر کپێویستە و کاری لەسەر بکرێ و بۆکو نەخۆشیانەی کە ئێستا لە تاسلوجا ئەو بوونی ئەو دووکەڵ و خاشاکانی کە فرێ دەدرێخ توشبوانی نەخۆشی شێرپەنجە زیاترە و مەترسی زیاتری هەیە بۆ سەر دانیشتوانی ئەو ناوچەیە بە تایبەتی و دانیشتوان بەگشتی وێ بە پێویستمانزانی جەخت بخینە سەر ئەم بابەتەش کە بابەتێکی پێویستە و لە ئێستا کاری لەسەر بکرێ ئێمە هەوڵ ئەدەین ئەم نەتیجەی ئەم گفتوگویانە بکەینە راپۆرتێک و لە ئەنجامدا لە چەند مانگی داهاتووە بێ بیخینە بەردەم پەرلەمانی عێراق و کاری لەسەر بکرێ ئەم لە پێناو تەندروستی هاوڵاتیانە بە تایبەت.